لە شاری هەولێرەوە ئەچینە شاری کەرکووکی خۆشەویست و باس لەو کۆڕە شاریاکەین کە بۆ یەکێک لە نووسەر و لە مێژنووس و هەروەها کەسایەتیە دیارەکانی شاری کەرکووک بەڕێزموتیە جەباری کە ڕێکخرا دیارە لە نێو کۆڕەکەیە باس لە بەتایبەت شاری کلاسیک و هەروەها مێژوو شاری کلاسیک و هەندێک لەو بابەتە گرنگانەی کە بەتایبەت بەشێک لە نووسەر و شاعران گرنگی پێیان لە نێو نووسینەکان و لە نێو شارە کلاسیکەکانە بە شێوەیەکی گشتی لە نێو کۆڕەکەیە بەشێک لە کەسایەتی دیارەکان و هەروەها نووسەران و شاعران و ئەدیبانی ئەو شارە خۆشەویستەش ئامادە بوون. لە شاری کەرکووک کۆڕێک بۆ نووسەر موتیە جەباری ڕێکخرا. ساڵۆنی شەقەمی جمهوری کەرکووک کۆڕێکی لە ژێر ناونیشانی مێژووی شعری کلاسیک لای مێژوو بۆ نووسەر و مامۆستایی مێژوو موتیە جەباری ڕێکخرا. نووسەر گوزەرێکی کرد بە نێو مێژووی شعری کوردی کلاسیکدا، پاشان چەندین بەرهەمی شعری شاعرانی کلاسیکی خوێندەوە بۆ ئامادەبوان و دواتر لەلایەن ئامادەبوانەوە گفتوگۆ و توێژ لەسەر تەوەری کۆڕەکە کرا. بۆ ئەسیری چاوی مەستی پڕخەمی ئەیات زمانی داری زمانی عەرەبی و ئینگلیزی بەباشی دەزانێت هەروەک شارەزایەکی باشیشی لا کۆمپیوتەر دەڕێت ئێستاش ڕێوەچوونی کۆڕی میوزیک و شعر ئاوێتەیەک بوو لە شاری کلاسیک خوێندنەوەی شاری کلاسیکی شاعرانی کورد لەگەڵ هەندێک لە شارەکانی خۆم خوێندەوە چون تازە دەستم پێ کردووە لە دەستپێکام بۆیە ئەوەندە شعرم نییە تا سعاتێک بەردەوام شعر بڵم لەبەرەوە تێکەڵەیەک بوو لە شاری خۆم و شاعرانی کلاسیک ئومێد دەکەم جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بوو بێت. بەڕاستی ئەم کۆڕانە ئەم سیمینارانە زۆر پێویستن بۆ شاری کەرکووک چون کەرکووک شارێکی زۆر ماندووە لەگەڵ ململانێ سیاسیەکانە بەڕاستی ئەنی خەڵکەکەی ماندوون ئەیانەوێ ڕوحیان بۆ سعاتێکیش بێ لەگەڵ میوزیک و شعرە ئاوێتە بێ لەگەڵ هونەرە ئاوێتە بێ بەڕاستی بۆ ڕەوینەوەی ئەو ماندووبوونە کار و چالاکی وا زۆر زۆر پێویستە. بەڕای من ئیشەڵڵا هەر بەردەوامە بوون بۆ کەرکووک کاری زیاتری شەکەم. چاوی خوێن خواری بە خوێنم فێرە چاوی خوێن خواری بە خوێنم فێرە وەک لێوی بەمەی لی گەڕێن ئێوە و خودا شۆخەما